بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ بە گەشتی شیکاری وەرزشی دێمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئەتوانم بڵێم لە گەورەترین ڕۆژی باسە وەرزشیەکان دێمەلاتان، لە گەرمترین ڕۆژی باسە وەرزشیەکان دێمەلاتان، چونکە بەڕای زۆرینە بەهۆی ئەوەی کە ئێستا ئێمە بەردەوام ڕکابەری یانەکان دەبینین، سەردەمی زوو جیاکەین و لە سەردەمی ڕابردوو ئێمە خۆمان ئەم جیلەی کە پێگەین ئاواخیری هەشتاکان و سەرەتای نەوەدەکان ئەوەی لای ئێمە گرنگ بوو یاری هەڵبژاردەکان بوو، یعنی زۆر ئەوەی لە مناقەشاتمان و لە بابەتەکانمانە باسەکرا یاری هەڵبژاردەکان بوو. بۆ چونکە سەردەمی ئێمە زیاتر یاری هەڵبژاردەکانمانە بینی، یاری یانەکان هێندە نەمانەتوانیەوە بە بەرداوامی ببین. بۆیە ینی عاشق بوونی تۆ ئێستا هەر یەکێکی هەندەری یانەیە کە یا لەو جیلەیە بە بۆنەی هەڵبژاردەکەی و یاریزانی هەڵبژاردەکەی و هەندەری یانەیەکە لەو یانانەی کە یاریزانانە یاریتیان ناکردووە. بۆ سەردەمی ئێمە بۆ جۆرە بوو، بەڵام لە سەردەمی نوێدا بە تایبەتی لە دوای ساڵانی 2004 و 2005 ئیتر هەموو حەز و ئارەزۆکان لە یانەکانە کۆبوو، زۆرینی حەزەکان لە یانەکانە کۆبووانێ جگە لە هەندەری چەند هەڵبژاردەیەک نەبێت کە لە تایبەتی ترین یان ئەرژەنتین کە ئەوان زیاتر هەڵبژاردەکان لا گرنگ بۆ وەگلەیانەکان شتەکە بەم جۆرەی لێ هاتووە. بۆیە ئێستا هەمووان بڕوایان وایە چامپیۆنز لیگ خۆشترین و بەهێزترین و تامەزرۆترین پاڵەوانێتیە و هەر تیپێکیش کە براوەی چامپیۆنز لیگە بێ هاندەرەکەی گەورەترین هاندەرە بن لەو ساڵایە و ناوی یانەکەش لەسەر و هەموو یانەکانەوە دێندێ. وەکو دەشبینن ئێستا ئێمە سەردەمانێک هەبوو هەرگیز ناوی پاریس سەن ژەرمان نەهاتۆتە ڕێزی ئەو یانانەی کەوکو یەکێک لە بەربژێرەکان بۆ چامپیۆنز لیگ سیر بکرێ، جگە لەو ساڵی کە میسی و نیمار و مباپێ پێکەوە بوون ساڵی 2022 کە بەدەستی ڕیال مەدرید دەرکران. بەڵام ئێستا پاژەوەی چامپیۆنز لیگێکی بردوانێ ڕیال مەدریدیش لە ڕیزی پاریس سەن ژەرمانیش لە ڕیزی بەربژێرەکانی چامپیۆنز لیگا باس دەکرێت. بۆیە ئەتوانم بڵێم ئێمە باسی گەورەترین پاڵاوانێتیەکەین و باسی بێسترین پاڵاوانێتیەکەین و باسی ئەو پاڵاوانێتیەکەین کە زۆرترین چاوەکانی لەسەر. پێشەوەی من دەستکەم بە باسکردنی تیپەکان و دەستپێکیان با من کۆمەڵی خاڵتان پێ بڵێم. ئەمساڵ چەند گۆڕانکاریە کراوە لە چامپیۆنز لیگا کە لە گرنگترینیان دووبارە نەبوونەوەی ڕوبەڕووبوونەوەکانی قۆناغی یەکەمە لە قۆناغی شانزەیە. خاڵێکی دیکە ڕوبەڕووبوونەوەی یانەکانی یەک وڵات لە قۆناغی شانزەیە. ئەمە چی دەکات؟ ئەمە وا دەکات کە قۆناغی هەشت و قۆناغی چواری چامپیۆنز لیگ تێکەڵەی وڵاتەکان دروست بێت، یعنی ڕوبەڕووبوونەوەی تاوی یانەکان دروست بێت و ئەم ڕوبەڕووبوونەوە دووبارانەش کە لا ببرێ تەبعاً ئێمە یاری جیاوازترە بینی. بۆ نمونە ئێستا یاری لیڤەرپوڵ و ڕیال مەدرید دەبینین، ڕەنگە لە قۆناغی شانزە یاری ڕیال مەدرید و پاریس سەن ژەرمان بینین، ڕیال مەدرید و یاریکی تر بین. یعنی ئەم گۆڕانکاریانە بۆ چێژی پاڵاوانێتەکە زۆر زیاترە. ئەمە جگەلۆی لە قۆناغی یەکەمیش ئێمە چەند ڕوبەڕووبوونەوەیکی گرنگ و دووبارەمانەیە کە لە ڕوبەڕووبوونەوەکانی چێلسی و بایر میونخ، لە ڕوبەڕووبوونەوەکانی ڕیال مەدرید و مانچستەر سیتی، لە ڕوبەڕووبوونەوەی بەرشەلۆنە و پاریس سەن ژەرمان، یعنی بەجددی کۆمەڵی تایبەتمەندی تایە یاریەکان کە بۆ ئێمەی بینەر لە کۆتاییە بوویا بۆ ئێمەی شرۆڤەکار لە کۆتاییە هەمووی ئەبێت بە بابەتێکی جوان و بە شاکارێکی جوان کە بتوانیت قسەی لەسەرکەی. بەڵام هەمیشە یەکەمین یاریەکان یاریکی ئاڵۆزن بۆ هەموو تیپەکان، یاریکی ئاڵۆزن بۆ هەموو تیپەکان. ئەمساڵ لە چامپیۆنز لیگا چەند تیپێکمان هەیە کە یەکەم بەشداریانە لە پاڵەوانێتیەکە. بۆ نمونە کایرێت ئەلماتی کازاخستانی، لە نمونە پاڤۆس، ئەمانە کۆمەڵە یانەی تازەن، بەڵام بەوە تێمەکەون بڵێن ئەم یانانە بە چاوێکی کەم سیر کرێ. پاڤۆس 5 قۆناغی پاڵاوتنی یاخود کایرەدەلماتی 5 قۆناغی کۆتایی چامپیۆنز لیگی بڕی، 5 قۆناغی پاڵاوتنی بڕێ و ئەنجاتۆتە چامپیۆنز لیگ. وەی شێک لەو تیپانەشی کە دەری کردووە بۆی کە نەگاتە چامپیۆنز لیگ سەڵتیکە کە هەمووتان نەزان سەڵتیک یانێکی خاوەن مێژووە لە سەراستی ئەوروپا، لە راستی ئەوروپا لیگ لە ئاستی چامپیۆنز لیگ. و یانەکەی دیکەش پاڤۆس کە ئەو یانەی کە دەری کردو یانەی ڕێدستار بەلگرادی سڕبیە کە ویژێکێک بۆ لایەنەکانی کە وەرزی ڕابردوو بەشداریی کارایە بۆ لە چامپیۆنز لیگا.
ڕاستە شکستی گەورەی توژاتەوە بەڵام ڕۆڵێکی کە ینی وەکو تیپێکی مامناوەند ناوی هێنراوە لە پاڵەوانەتەکە بۆیە ئەتوانین بڵین پاڵەوانەکانی ئەوروپا یاخود ناودارەکانی ئەوروپا یاخود باشترینەکانی ئەوروپا ئەمشەو دەست بە ڕکابەرەکەیانەکەن یارەکانی یەکەم قۆناغیش لە 3 ڕۆژە بەڕێوە چێ بۆیەوە یارەکانی ئۆرۆلیگ و کۆنفرانسلیگ بەڕێوە ناچێت دابەشە بن بەسەر 3 ڕۆژە کەمە بۆ ئێمە بینەر جارێکی تر ئیسفادێ بەڵام یەکەمین یارەکان هەمیشە یاریکی زەحمەت و یاریکی ئاڵۆزە بۆ سەرجەم تیپەکان بەوەی کە ڕوودەدات یعنی ئێمە دەزانین لەوەی کە ئەم دۆخانە هەمووی بە ئاڵۆزیەتە بەردەم و پێدا تیپەکان ئاستەنگی زۆریانێتە بەردەم بەڵام گرنگ ئەو تیپانن کە بزانن چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکان ناکەم بزانن چۆن بەرەو پێشەچن دەچمە سەر وردەکاری یارەکانی ئەمڕۆ و باسکردن لە یارەکانی ئەمڕۆ تەمان ئەم شەو چەند ڕوبەڕبوونەوەیەکمانەیە لەوانە ئارسینال و ئەتلەتیک بلباو ئایندۆڤن و سانجلۆیس واروە بەنفیکا و کارەباک یۆڤانتۆس و دۆرتمۆند ڕیال مەدرید و مارسیلیا تۆتنام و ڤیارێڵ طبعا من یەک تەرحەکەم لە ئێستەوە بۆ من ناتوانم لەبەروی من دوای یارەکە شرۆڤەم هەیە ئەم شەو ئینشاءڵڵا دوای کۆتایەتنی یارەکانی چامپیۆنز لیگ دوای کۆتایەتنی یارەکانی کاژمێردە بەلایف دێمە وڵاتان لە ڕێگەی پیجی پەیامەوانێ پێکەوە باسی ئەنجامی یارەکانەکەین چونکە وەکو پێم وتن لە وەرزی نوێ پەیام بڕیار ئێمە داوە کە دوای یارەکانی ژەمەش لایڤمان هەبێ و زۆرێکیش لە هاوڕێیان داوایەوەیان کردووە کە بۆ سوود وەرگرتن ئێمە لەگەڵ یان نابین لە دوای یارەکان وەکو لایڤ باسی خۆمان ناکەم لەبەری من ئەبێ سەیری ڕیال مەدرید کەم بۆ بێ لە لایەکیش مەشغوڵی یۆڤانتۆس و دۆرتمۆندم چونکەم دویاریە زۆرترین قسە هەڵدەگرێ و دەبێت سەیری یاری ئارسناڵ کەم دوایش باسی یاری ئارسناڵ کەمەوە بەڵام بڕوا بکە گەر بۆ یەکێکە هاندەری هیچ تیپێک نییە بۆ نمونە ئەم شەو تیپەکەی یاری نیە هاندەری بایەری هاندەری بەرشەلۆنەی هاندەری لیڤەرپۆڵی هاندەری من وەکو هاندەری میلان هەوکو شیکەرۆگە باسەکەم یعنی بەجددی من پێشنیازیەوەکەم وەکو پێشبینی خۆم سری یاری تۆتنهام و ڤیاریال بکەن کە وەکو بینینی یاریکی بە چێژ من بڕوام وایە یەکێک بێ لە بە چێشترین یاریەکانی ئەم شەوی چامپیۆنزی بەڵام ئێمە من ئێستا تەرکیز لەسەر زۆرترین قسە لەسەر ئارسناڵ و ڕیال مەدرید و لەسەر گەڕانەوەی ئەمساڵی یوڤە دەکەم لە بەرنامەی ئەمڕۆمە طبعا لە ڕیال مەدریدەوە دەست پێ دەکەم چونکە لە ماوەی ڕابردوو زۆر هاوڕێباسی ڕیال مەدریدی کردو لەوەی باسی ڕیال مەدرید کەین باسمان نەکردو بەڵام چابی ئەلۆنسۆ دوێنێ لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکە باسی لێوە کرد وتی چامپیۆنز لیگ پاڵەوانەتی دڵخوازی ئێمەیە و چامپیۆنز لیگە و پاڵەوانەتیە کە هەمیشە ڕیال مەدرید ئامانجی یەکەمیەتی ئەم قسەی ئەلۆنسۆ 100% دروستە بەڵێ هەموو ساڵێ ڕیال مەدرید ئەگەر تیپێکی مامناوەندیش بوو بێت لە چامپیۆنز لیگا وەکویەکێ لە بەربژێرەکان ناوی هێنداوە و لە ماوەی ڕابردوو ژۆگە لە سەدەی 21ەوە ئێمە باسی کەین ڕیال مەدرید گەورە و سەردار و هەموو شتێکی چامپیۆنز لیگی بۆ خۆی قۆڕکرۆ بە تایبەتی لەم 15 ساڵی ڕابردووە بەس ئەم قسەی ئەلۆنسۆ با مطابقی کەینەوە بە ڕیال مەدریدەوە ڕیال مەدرید لە دۆخێکی گۆڕانکاریە گۆڕانکاری لە ڕانەرێک کە 4 ساڵە چەندین جۆر ستایلی یاریکردنی لە تیپەکەی تاقی کردەوە لە یەک یاریە لەگەر ڕانەرێکەوە بە ستایلێکی دیاریکراو یاری بکە کە تا ئێستا ئەلۆنسۆش نەیتوانێت بە ستایلێکی دیاریکراو یاریکە ڕیال مەدریدێک کە گۆڕانکاری لە پێگاتەکەیان کردووە نوێکاری کردووە لەوەی لە هێڵی ناوەند یاریزانی نوێ هێنداوەتە پێش لە هێڵی بەرگری نوێکاری کراوە و لە هێڵی هێرشبردنیش گۆڕانکاری کراوە ئەها شتەکان بەم جۆرەیە هێڵی بەرگری تیپی تیا گۆڕاوە هێڵی ناوەند شێوازی بەکارێنانی گۆڕاوە و دەموچاوی نوێنداوەتە پێش هێڵی پێشەوە گۆڕانکاری تەواوی تیا کراوە چونکە ڕۆدریگۆ لە یاریزانی سەرەکیەوە بۆ تا یاریزانی یەدەک یا برایم دیاز سەرەکی بۆ یاخود ماستانتۆنۆ سەرەکی بۆ کە من ئەمە وەکو خودی خۆم بەغەدرێکی گەورەی ئەزانم کە ڕۆدریگۆ دەرفەتی یاریکردنی پێنەدرێ لەبەروی منطقی نییە لای من ڕۆدریگۆ ئاستی لە ماستانتۆنۆ یاخود لە برایم دیاز خراپتر بێن نە با بڕوای من ڕۆدریگۆ ئاستی لە هەردووچیان باشترە ڕۆدریگۆ شایانیەوەی لە پێگاتی سەرکی ڕیال مەدرید یاری پێ بکرێ و ئەلۆنسۆش باسی لێ کردووە کە یاریزانێکی گرنگیێمێ بەڵام تا چەند تەطبیقە بێ ئەمان شتێکی ترە ئایا ئەمڕۆ دەرفەتی چی لە بەردەم ڕیال مەدریددا و دەرفەتی چی لە بەردەم ئەلۆنسۆدا منم پێم وایە وەکو سجلەکە وەکو سجلی یارەکە مارسیلیا ڕاستە لە لاندی زەربی و ڕانەراتێکرێ ڕاست ئێستا مارسیلیا کۆمەڵە گەستێری دیاری پێکە لایەنەکانی ئەوروپا پێشتراسێکی بەرزیانە بووە بەڵام
ئەوەی بۆ ڕیال مەدرید باشە ئەوەی بۆ ئۆلۆنسۆ باشە ئەم تیپە یاریی کراوەکە یعنی مارسیل یاری داخراو ناکە وەکو یانە فەڕەنسیەکانی دیکە نیە وەکو لیل نییە وەکو ڕین نییە وەکو لیۆن نییە بڕواکە وەکو پاریس سەن جەرمانیش نییە پاریس سەن جەرمان لەبەری لە هەنێ دۆخا دەچێت و یاری داخراو بەڵام مارسیلیا بە هەمیشەیی یاریی کراوە لەگەڵ تیپەکە و تیپێکە هەمیشە هەوڵ بۆ تۆمارکردنی گۆڵ دەدا بەبێەوەی لە یاریگای ئەم لایەرەکە لە لایرگای چونکە شێوازی یاریکردنی دیزەربی بەم جۆرەیە ڕاستە ڕانەرێکی ئیتالیە بەڵام بە پلانێکی جیاواز یاریکردن یاریەکە ئەمە باشە یا خراپە تەبان ئەمە هەردوو دیوەکەی هەیە بۆ ڕیال مەدرید لە ڕووی لایانی هێرشبەریەوە ئەکەوێتەوە سەر ئەکتیڤی هێرشبەرەکانی ڕیال مەدرید ئاردا گولەر و مپاپی و ڤینیسیۆس جۆنیۆر یا هیچ کەسی دیکە کە لە پاڵیان یاریەکە یاخود کارێراز یاخود ئارنۆڵد کە یاری دەکەن دەرفەتێکی باشیان لەبەردەمدا بۆی بتوانن خۆیان نمایشکەن بۆی بتوان خۆ چونکە تەرکیزی یاریزانەکانی مارسیلیا تەنها لەسەر لایانی بەرگری نیە نەخێر بەڵکو لەسەر لایانی هێرشبەری گۆڵکردنیشە بۆیە ئەمە دەرفەتێکی باشە لەوەی کە یاریزانەکانی ڕیال مەدرید توانای خۆیان پێشکەش بکەن و عەرزی خۆیان بکەن لە یەکەم یاری چامپیۆنز لیگەوە چونکە چامپیۆنز لیگ پاڵەوانێتیەکە قۆناغ بە قۆناغ عەزمێکی تایبەتی هەیە بە یەکیاری یەکلا نابێتەوە بەڵام یاری دوای یاری ئەم تیپە بێ عەزمێکی تایبەت وەربگرێت ئەو گوژمەی پاریس سەن جەرمان وەرزی ڕابردوو وەریگرت لە یاریەکەی مانچستەر سیتیە لە پێنجەم یاری چامپیۆنز لیگە هەتا ئاخیر یاری نەکوژایەوە تا جامی جیهانی یانەکان و یاریەکەی چێلسی بە بارین و ڕیاڵی شۆکە لە جامی جیهانی یانەکانە بەری کەوتن نەیانتوانێەوە عەزمە بکوژێننەوانێ بۆ عەزمەی لە یاریەکەی مانچستەر سیتی و لە ماوەی سی خولێکی کۆتایی وەریگرت بۆیە یاری دەستپێک زۆر گرنگە بۆ تیپ بۆ ڕاهێنەرێکی لاوی وەکو ئەلۆنسۆ ئێستا گەر ڕاهێنەرێکی بازمون لە پشتەوەی ڕیال مەدرید بۆ کارلۆ ئەنچیلۆتیەکە بۆ من بەم جۆرە باسی یەکەم یاری ڕیال مەدریدم بۆ نایەکردی چونکە ڕیال مەدرید ئەگەر یەکەم یاری دووەم یاریش تووشی ئاستەنگی بێ مەجالی ئەوەی تیا لە یاریەکانی داهاتووە قەرەبوویە کاتەوانێ ینی چەند ساڵێک لە ماوەی ڕابردووی لە چامپیۆنز لیگا تووشی ئاستەنگی هاتووە لە یاریەکانی بیدایەتە بەڵام دواتر قەرەبووی کردوێتەوانێ و دواتر براوی چامپیۆنز لیگ بوو بەڵام ئێستا دۆخێکی جیاوازە ڕاهێنەرێکی نوێیە یەکەم یاریە سەرپشتی ئەم تیپاکە بۆیە سەرکەوتنی ڕیال مەدرید لەم یاریەدا زۆر گرنگە و دەرکەوتنی ئەستێرەکانی لەم یاریەدا زۆر گرنگە بە پێچەوانەوە تاقیکردنەوەیکی باشیشە بۆ لایانی بەرگری ڕیال مەدرید چونکە ئێمە وەرزی ڕابردووش بە ئاعترافی کارلۆ ئەنچیلۆتی خۆشی ئەڵێت ئێمە بەهۆی خراپی هێڵی بەرگریەوە نازناوەکانمان بەدەستنێنە بالفعلی ژە قسەی 100% تەواو ئێستاش ڕیال مەدرید دەبێت لە هەوڵی ڕێخستنی هێڵی بەرگرییا بێ مەترسی لەسەر هێڵی بەرگری کەم کاتەوانێ چونکە لە چامپیۆنز لیگا چۆن ئێماڵین هەمیشە پێویست بە گۆڵپارێزێکی باشە لە چامپیۆنز لیگا بەرگریکاری باشە هێڵی بەرگری تۆکمە زۆر باش دەتوانێت ڕاتپەڕێنێت لە ماوەی ڕابردووش کارلۆ ئەنچیلۆتیەوەی لە ڕیال مەدریددا سەلماندووە یاخود چەند ساڵی ڕابردووی ڕیال مەدرید ئەوەی سەلمانووە کە لایانی بەرگری بۆم تیپە چەند گرنگە بۆ دەستەبەرکردنی ناسناوەکە بۆیە من تاقیکردنەوەی یەکەمی ڕیال مەدرید و ئەلۆنسۆ بە دۆخێکی باش دەزانم بۆ یاریزانەکان بۆی بتوانن کە عەزمێکی خۆیان بکەن بە حوکمی ئەوەی مارسیلیا لایانی بەرگری جێبەجێ ناکە مارسیلیا یاریکی کراوە ئەکە ئەمە واتایەوە ناگەێنم من پێ بڵم ڕیال مەدرید ئەم شەو 5 گۆڵەکان نە من باسی یارەکەت بۆکەم کە بەم جۆرێ بەڵام لەوەی دۆخی یارەکە مارسیلیا گۆڵ تۆمارەکە و هێرشبەرانی ڕیال مەدرید قەتی سەمێنە ناتوان گۆڵکەن من ئەم خوراافیاتت بۆ باز ناکەم من باسی یارەکەت بۆکەم کە چاوەڕێیەکەم یاریکی کراوە بێ لە یاری ڕیال مەدرید و مارسیلیا قسە زۆر هەیە لەسەر ئارسناڵ و لەسەر تیپەکەی ئارتێتا طبعا ئارتێتا دۆخی لە پریمەر لیگ و گوتمان یاری لیڤەرپوڵ ڕەخنەیەکی زۆری سەرخست ئێستا هاتۆتە ناو سان مامەس یاریکی زەحمەت بەرامبەر بە ئەتلێتیک بلباوەکە ئەگەر باسی بلباو بکەین هەمومانەڵێن ڤالڤێردی ڕانەرێتی کۆمەڵی یاریزانی باشی پێ ئەگەرچێم شەو نیکۆلیامزی ژیاری ناکە تیپێکە ئەزانێت چۆن یاری لەگەڵ گەورەکانە بکە بەس باوەڕ بکە بە هەچ جیوێک باسی بلباو بکەین بە هەچ شانازیەک باسی بلباو بکەین بە چێزێکەوە باسی بلباو بکەین لە بەرامبەرە دووقاتمانێ بەرامبەر لە ڕیزی ئەرسناڵە تاوی باسی لێ بکەین چونکە چەکەکان لە ئەرسیناڵ دوو هێندەی چەکەکانی بلباوە ئەزمموی ئارسناڵ لە چامپیۆنز لیگا دوو هێندەی ئەزمموی ڤالڤێردیە لە چامپیۆنز لیگا یاخود دوونی ئەزمموی بلباوە لە چامپیۆنز لیگا تەعامل و چەند ساڵی ڕابردوو ئەنجامەکانی چەند ساڵی ڕابردووش پێمان دەڵێت ئارسیناڵ دوو جار لە پێشتر لە بلباو هەمانە و دۆخەی کەوتم یاری دەستپێک گرنگە
دۆخی ڕکابەری پریمەر لیگ بۆ ئارسیناڵ دۆخێکی زۆر زۆر سەختە، دۆخێکی زۆر زۆر سەختە لەم قسەیە تێبکە. بەڵام دۆخی چامپیۆنز لیگ ئەگەر خۆتی بۆ حازرکەی، ئەگەر ڕاستریش بڵێم، ئامادەکاری لە کۆی هەژدیاری یەکەم 6 یاری زۆر پێویستت بۆیە کە بە حەزەر و یاریکەی 2 یاریان نەتوانی بکەی بە ئۆف. لە قۆناغی 16 یاری و نیو یەکتەوێت، لە قۆناغی 8 یاری و نیو یەکتەوێت، لە قۆناغی 4 یاری و نیو یەکتەوێت لەگەڵ 90 دخولەکی یاری کۆتایی. کەواتە ئەگەر تیپێک گوێ لەم قسەیە بگرە، ئەگەر تیپێک بیەوێت بیر لە بردنەوەی نازناوی گەورە بکاتەوە، ئەگەر تیپێک بیەوێت گەورەترین دەستکەوت بەدەستبێنێ لە چامپیۆنز لیگ، ئەمە لە چامپیۆنز لیگ کەم ناکەمەوە، بەڵام من باسی چۆنێتی بوون بە پاڵاوانبوون یەم پاڵەوانێتیت پێڵم. ئەگەر تیپێک زەختی ئەوەی بکەوێتە سەر لەوەی کە دەبێت یەکێک لە نازناوەکانی چامپیۆنز لیگ و پریمەر لیگ بەرێتوانێ، من بم لە بری ئارتێتا بیر لە بردنەوەی چامپیۆنز لیگ یەکەمەوە لە بردنەوەی پریمەر لیگ. چونکە لە پریمەر لیگ 90 خولەکیەکی تیا بەرامبەر بە فولهام ئەگەر 3 تەشکیلیاری پێ بکەی ناتوانانی گۆڵێکی لێ بکەی. بەڵام لە چامپیۆنز لیگ بەم جۆرە نییە، لە چامپیۆنز لیگ بەم جۆرە نییە. یعنی تیپ بۆ نمونە لە پریمەر لیگا کە تۆ یاریەکەی تیپ هەیە خازیەت ڕوبەڕوو دەبێتەوە بۆی بۆ خاڵە یاری لەگەڵاکە، بۆی کە یەک خاڵت یعنی یەک خاڵ بەدەست بێنێت تۆ نەیەڵە 2 خاڵەکە بەدەست بێنی، ئەمە زەرێکی زۆر گەورە لە تۆیە. بەڵام لە چامپیۆنز لیگا باسی یاری سەرتا ناکەم، بەس کۆی گشتی چامپیۆنز لیگت بەوە تیپ نییە بۆ تەعادولی یاریت بەرامبەرکە، دەبێت تۆ بە تەعادولی ناگەیتە قۆناغی داهاتوو. ناشتوانی دوونەوەت خولەکی بڵێ من بە تەعادولی خۆ تۆ ڕیال مەدرید و ئەنچیلۆتی نیت بچیتەوە بە دۆخی بەرگری بزانی چۆن بەرگریکی بڵێ وەڵام من دوونەوەت خولەکی لە پلانی بەرگریە منوانێ و خۆم ڕاگرم. نا، کەم تیپ هەیە بتوانێت لە پلانی بەرگریە خۆی ڕابگری. لە چامپیۆنز لیگ ئەمایانی تیانەتی بۆ خاڵە بەرامبەرت یاریکە. تیپ ئەگەر بیەوێت سەرکەوێت، ئەگەر بیێ ئامانجیشێ بێ هەمیشە چاوی لە چی بێت؟ چاوی لە بردنەوە بێت. یەکە چاوی لە بردنەوە بوو تۆ کاراسانی دێت، تۆ چەکی بێسترت پێ تۆ توانی زیاتر چاوت لە بردنەوە بێت، تۆ توانی ئەم دەرفەتەیەویش بە هەلێکی زێڕم قۆزیتەوە بۆ خۆت بۆی کە بتوانی بردنەوە بەدەست بێنی. بۆیە بە بڕوای من ئەگەر ئارتێتا بڕیار وایە ئەم وەرزە هەڵبژاردننی هەبێت لە نێوان 2 بژاردەیە و لە هەڵبژاردننی بێت لە نێوان بردننی 2 نازناوە، سەرقاڵی خۆی هەموو تەرکیزی خۆی بکاتە سەر چامپیۆنز لیگ زۆر زۆر باشترە وەک لەوەی تەرکیزی خۆی بخاتە سەر هەموو تەرکیزەکەی بخاتە سەر پریم. با بڵێم هەمووی ئاساییە کە هەوڵ بۆ هەردووچی بدا، ئاسایە بۆ ڕکابەریە دووشان هەوڵ بە. بەرشەلۆنە وەرزی ڕابردوو کە دەستی پێ کرد بە ئامانجی تەنها ڕکابەریکردن دەستی پێ کرد، بەڵام بەرشەلۆنە نزیک بوو لەوەی بگاتە کۆتایی چامپیۆنز لیگ، یعنی هەموو نازناوەکانی وەرزی ڕابردوو بۆ خۆی قۆڕکە. ئەوەی پاریس سەن ژەرمان کردی بەرشەلۆنەش نزیک بوو بیکە، بەس لە دواسات و یاری ئینتەر میلان ئەو دەرفەتیان لەدەستدا. وێ بە قەناعەتی من ئارتێتا لەم ڕێگەیەوە هەوڵ بدات زۆر زۆر باشترە وەک لەوەی هەوڵ بۆ ڕێگەی پریمەر لیگ بدات. و پێگاتەی ئەرسیناڵ و توانای سکوادی ئەرسیناڵ یەکێکە لە هەرە باشترین و بەهێزترین و ناوازەترین پێگاتەکان کە ئەتوانرێت چامپیۆنز لیگی پێ ببرێت. کە ئەڵێم ئەتوانرێت ئەگەر ئەرسیناڵ تیپێک بێت نەگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ خەتاکە لە ئارتێتایە، چونکە هەموو شتێک بۆم ڕانەرە کرا، هەموو ئەو یاریزانە دڵخوازانەی کە خۆی ویسوێتی بۆی هاتووە، هەموو ئەو کەرەسە و چەکە کاریگەرانی کە خۆی داوای کردووە گرێبەستی لەگەڵ کرا. ئێبیان و چییە؟ پارەزمونە دووەرگرت، پێرارەزمونە دووەرگرت، 6 ساڵە تۆ ئەزمون وەرەگری، 6 ساڵە تۆ ئەزمون وەرەگری، نازناوێکی گەورەت نێنە، نە پریمەر لیگێکت بۆ هێنای نەگەشتی یاری کۆتایی چامپیۆنز لیگیش. چاوەڕێی چی بکەین ئێمە؟ چۆن دەرفەتت بینەوانێ؟ نە سروشت، نە ڕاضە، نە واقعی بوون، هیچ شتێک ڕەحم بە تۆ ناکە و هیچ بیانوویەکیش بە تۆ نەماوە. لەگەڵەوە هیچ شتێک ڕەحمت پێ ناکە ئەگەر چی ڕکابەرەکانیش، بەڵام هەر ڕکابەرەکانە لە تۆ بەهێزترنین بڕوا بکە. پێگاتەی ڕکابەرەکانە دووەربگرێت لە تۆ بەهێزترنین.
لەبەرەوە ئەم جارە هیچ شتێک ڕەحم بە تۆ ناکە و هیچ بیانوێکی شت پێ نییە بۆی کە تۆ ئەنجامێک نێنی. سەبارەت بە یۆڤانتۆس و دۆرتمۆند ئەمیش بە ڕای من یەکێکە لە تایبەتمەندترین یاریەکان. چۆن یۆڤانتۆس وەکو ماوەی ڕابردوو وەکو ئەم پێگاتی ئەم ساڵ لەژێر دەستی تودۆرا دروست کراوە بەم یاری کە لە ئینتەری بردەوانەیە پامێکی گیان بە هەمومان وتی من تیپێکی لاوم بەڵام لە توانامدا هێشتی جیاواز بکەم. تیپی لاو نابێ بەکەم سیرکرێ. یۆڤانتۆس ئەم پامێگەیان لە بەرامبەردا دۆرتمۆند و کۆڤاچ تیپێکی بێهیوان لە ئەڵمانیا. ئێمە ڕازگۆ بین لەگەڵ یەکە کۆمەڵی تیپمان هەیە لە ئەڵمانیایە کۆمەڵێک تیپ هەیە کە لە چامپیۆنز لیگا بەشداریەکە ئامانجی ئەوەیە تەنها بگاتە قۆناغی شەنزەی چامپیۆنز لیگ چونکە پارێکی زۆر بەدەستێنێ. دۆرتمۆند ئێمە نابێ خۆمان لەو ڕاستی لابین تۆ دۆرتمۆند تیپێکی بازرگانی کرا بەڵام بە پێچەوانەوە یۆڤانتۆس تیپی من ناڵم یۆڤانتۆس هاتووە بە بردنەوەی چامپیۆنز لیگ بەڵام یۆڤانتۆس عەلەقەل هاتووە جگە لە ڕکابەریکردنی خولی ئیتالی ئەمساڵ تیپێک بێ لەو تیپانەیە گاتە چارەکی کۆتایی چامپیۆنز لیگ و هەموو ئەو نوێکاریانی کە کردوێتی لە هێڵی هێرشبردن لە هێڵی ناون لە هێڵی بەرگری بۆ یەکەم تیپە بتوانێت دەستکەوتێکی باش بەدەست بێنێ و خاڵی دەستپێکیش بۆ یۆڤانتۆس هەمیشە گرنگ و یەکلاکەرەوە بێ. بۆیە بڕواشم وایە یاری دۆرتمۆند و یاری یۆڤانتۆس یەکێکە بێت لە یاریە تایبەتمەندەکان. ئەمە کۆی گشتی دەستپێکە لە چامپیۆنز لیگ بەڵام جارێکی تر دووپات یەکەمەوانەی یەکەمین یاریەکان حەزەرێکی زۆری تایە. یەکەمین یاریەکان هەموو تیپەکان بە حەزەرێکی زۆرەوە یاریەکەن بە تیپ هەیە یەکەم جارێتی لە چامپیۆنز لیگ یاریەکە تیپێ دوای چەند ساڵێک گاتەوە چامپیۆنز لیگ بۆیە یانە گەورەکان دەبێت حساباتی تاوا بۆ یاریەکان بکەن. بۆ نمونەیانەیەکی وەکو بلباو پێویستی بەوە نیە حساباتی تاوکە بە ڕوبەڕووبوونەوەی ئەرسیناڵ بەڵام بە پێچەوانەوە ئەرسیناڵ ئەبێ حساباتێکی تەواو بکە بۆ ڕوبەڕووبوونەوەی بلباولەوەی کە بلباو ئەوێت کە گەشتبینیەکی بێت لە دەستپێکی چامپیۆنز لیگە. هەمان دۆخ بەسەر ڕیاڵ مەدرید و بەسەر مارسیلیا دووبارە دەبێتەوە بەڵام ئەو دوو یاریە تایبەتمەندەی ئەم شەو کە لە لای من پێم وایە دوو یاری تایبەتمەند دەبن یۆڤانتۆس و دۆرتمۆندە و هەروە یاری ڤیاڕیاڵ و یاری تۆتنهام. دێمە لای کۆمنتەکان. کاگ و نەرجان بەسەر چاو بە هاوڕێیان ئەڵێ ماوانێ کاک مەسرور سپاس دەکەم کاکە درود خۆشەویستن سیامەنجان تاوان ئەمڕۆ شانزەی نوێیە ئەمڕۆ تاوان بەخوا زۆر بۆ عید میلاد و ئەم شتانە باش نیم ئەمڕۆ یادی لە دایک بوونمە بەس بەخوا نازانم 36 قەپاتەکەم یا 37ەکەم نازانم ئەبێ ئابیش بەرمەوە 91 92 93 94 95 96 97 99 2000 ئەمە 11 ساڵ ئەمیش 25 سەرەخەین ئەمە 36 یعنی ئێستا ئەمڕۆ 36م قەپات کردو و پێنێمە 37 ئیتر خوای گەورە ئینشاءڵڵا تەمەنێکی سەربەرزانەمان باتێ و ئەوەی لێمان ڕۆشتووە خوای گەورە لە تاوانەکانمان خۆش بێ ئەوەی لێمان ڕۆشتووە خوای گەورە لە هەڵۆ کەم و کوڕێکانمان ببورێ و ئەوەی کە ماومانە بتوانین بە سەربەرزی بچینەوە گۆڕ چونکە بەجیتیتر دوایەم تەمەنە شتێک نەما من زەمانێ بوو هاتمە سەر شاشە حەزەکەم شتێکی خۆشتان پێ بڵێم یەکەم ڕۆژکە هاتمە سەر شاشە یەکەم شەو کە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵ پێیان وتم بەرنامەکەم بەخوای گەورە ئەم یەک تاڵ ڕیشم پێوە نەبوو چوون بۆ لای دەلاکەکە ئەم قەنافسانە هەیە پێمانەوە لاجان چون بۆ لایتم گوێزانێکم با بۆ مەمە بێنە با یەک فۆس ئەمە درێژ بێتەوە حسابی ڕیشی بە بکرێت تا ئێرەم هێناوەکو حسابی ڕیشی بە بکرێت دەوە من چەندین ساڵە لەسەر شاشەم ێستا ئەوە ڕیشەکەمە بینن هەنی زۆر بەی زۆری سپی بووە ئەتر ژیان قیمەتێکی ئەوەی نییە ینی بەجددی دنیا ئەوە نییە کە هەڵی بۆی دنیا ئەوە نییە کە هەموو خۆشەویستی و محەبەتەی بۆ هەبێ چەند هاوڕێم هەبووە لەم ڕێەیە کە زاگای لێنە بۆ مردوون خی گەورە لیان خۆش بێت چەند کەسی ئەزیزم هەیە لەم بینەیە عین بە تەمای مردنی خۆم بووم بە تەمای مردنیوان نەبووم مردوون بۆیە من یعنی ساڵڕۆژی لەدایک بوون بە لە دەستچوونی ساڵێکی تریەزانم کە لە تەمەنم کە بەجددی نەمتوانی بێ لەوەی کە خزمەتێک بەو دنیای خۆم کەم خزمەتێک بە قەبری خۆم کەم لەبەری ڕۆژگارەکە ئەمە ڕۆژگارێکی زۆر زۆر خراپە چەند ڕوو لە خوابی چەند داربی ئیبلا ڕۆژانە شتێکە دیێتە بەردەم کە بۆ ساتێک دوورەکەویتەوە لە خوا بەجددی من تەنها هیواخوازیۆم ئەو تەمەنەی ماومانە خوای گەورە بە سەربەرزی بمانژێنێ خوای گەورە بە ئیمانەوە بمان مرێنێ
و بتوانین پاشخانێکی باشمان هەبێ هەم بۆ ئێوە هەم بۆ خۆشم تەنها ئەوە گرنگی لای منە سوپاسی شتانەکەم بۆ هاوڕێیانەی کە بۆ یادی لە دایک بوونم پیرۆزباییان کردووە نازانم کۆمنتەکان پرسیارێکی وایتیان نییە کاک مازیار ئەڵێ کاک محەممەد ڕۆدریگۆ لە باڵی چە یاری دەکات بەڵام دەبێت ڕکابەری بکە لەگەڵ ڤینیسیۆس بۆ هاتنە پێگاتی سەرکی بەڵام ڕاستی تر دیاز و ماستانتۆنۆ دەبن ئەدی وڵی هیچ منطقی تیان نیە ڕۆدریگۆ و ڤینیسیۆس ڕکابەری یەک بن هەردووکیان شایانی پێگاتی سەرشین تۆ ئۆتەوی ینی ڤینیسیۆس بەو جۆرە بێتە خوار و بەخوا منە مەم قوبوڵ نییە بەڵام بۆ چوونەکەی تۆ تاوا بەڵێ ئەلۆنسۆ ئەوەیەوێ کاگراسیڵە شێوازی چمپیۆنزیک 64 بووە هەش کۆمەڵاتی پێگەش یاری دەکرد کامان شێوازی ئێستا بووە باشتر نابوو نەوەڵا ئەم ڕێگەیە باشترین ڕێگەیە زۆر خۆش و زۆر یاری بێزی تیاکە بوو بە کۆمەڵە وازبێنە ڕوبەڕبوونەوەکان پارێزبندی تیاابێ بەس ئەم ڕاکێشانی تر بشکەکە هیچ پارێزبندیشی تیان نیە کاکدەوەن ئەڵێ زۆر کەس دەڵێن ڕیال زۆر گۆڕاوە بەڵام جگە لاسی تاکی ئەیزان گۆڕانکارێکی زۆرمان نەبین ڕیال مەدرید هیچ نەگۆڕاوە بەخوای گەورە ئێستاوی ڕیال مەدرید پێشکەشیەکە عینەن شتە بگرە مەترسیەکان لەسەر کۆرتووا زیاترە و جوڵەی هێرشبەران کەمترە کە ئێستا تەنها مپاپیە جوڵە بەڵام سەردەمیان چیلۆتی بێلینگهام بوو ڕۆدریگۆ بوو براین دیاز بوو ڤینیسیۆس جونیۆر بوو ئێمپاپێش بوو ئێستا بەس بۆ بە ئێمپاپێ بۆیە دۆخی ڕیال مەدرید دۆخێکی زۆر باش نییە ئەو کەلێن و کێشە لە نێوان ئەو یاریزانانە دروست بێ خۆتان نەزان نەوتی پە گەورانە کە تەقینەوەتیە ڕوویا چۆن خراپە تەقنەوانە چۆن خراپ تێگەچن بۆیە ئەرکی ئەلۆنسۆ زۆر قورسە بۆ تێمەکەون بڵێ هاتۆ ڕانەراتی ئێستێرەکان نە بەخوا ئەرکەکەی زۆر قورسە کاک محەممەد ئەگەرم شەو ڕیال مەدریدی چابی ئەلۆنسۆ بتوانێت و شێوازی یارەکەی خۆی کێتی بەسەر دێربیەکەی دیزەربیەکەی پێشکەش بکات لەناو سانتیاگۆ توانین بڵێن پرۆژەی ئەلۆنسۆ تا ڕادەی ئەلۆنسۆ تا ئێستا بە هیچ جۆرە شێوازی خۆی جێبەجێ نەکردوێت جگە لە پلان یاریکردنی 3-4 کە ئەویش جۆر چاچێتە سەر 4-2-3 نەکرد 4-3 ئەلۆنسۆ تا ئێستا هیچ جێدەستێکی بە ڕیال مەدریدەوە دیار نییە پێویست بۆ ناگەیان ئێمە مجاملەی یەکەین کاکیەوە ئەڵێم شێوازی یانە پاڵۆنەکانەوەی ناخۆشە چەند یاریکی خۆش لە یەک کاتا بەڕێوە چن ڕەحمەتی و خوا لێبەرەوەڵا بەسەوەی ناخۆشە کاک ماریەوە دەستی تۆ خۆش شەماڵژیان کاگیوا سڵاو و ڕێز بۆ تۆ کاک دانیار هەمووی بوو بە دەستخۆشی چێلسی لە یارەکەی بنین فۆ حسابی بۆ بایرن کردبوو بە بڕوای من بەڵێ کاگیوە بە بڕوای من چێلسی دەیەوێتە ڕقەمێکی قورس بێ لە چامپیۆنزیگا و حساباتی تەواوی بۆ بایرنیش کردبوو قوربانە بم کاکە هاوکار کاک محەممەد ئیکرام کاک محەممەد ئەکرام هەمووی بوو بە تەمەن درێژی ئێوە پێشیاری ونیە لە چامپیۆنزیک پێشیاری باسی سێ یاریم بۆ کردن کوێستان خان ئەیتر دوای یاریەکەش دێمەولاتەنێ ونیە پێشیاری باسم کردووە یعنی پێش دەستپێکی یاریەکەش لە ستۆدیۆی کەناڵێک میوانە بم باواز کاگۆگر ئێستا وەختی میلانیە کاتێکی تر باسی میلانەکەینەوانێ سوپاسانەکەم هاوڕێیان سوپاسانەکەم بۆ پیرۆزبایەکانتان ئینشاءڵڵا دوای ئیمان و دوای ئەوەی کە ئینشاءڵڵا لە خزمەتی من ناڵم خزمەتی دین لە خزمەتی قەبر و قیامەتی خۆمان نابین چونکە ئێستا هەچ کەس فریای ڕزگارکردنی خۆی بکرێ من پشتیوان بەخوار هەوڵەدەم لەگەڵتان بەردەوام بم لە خزمەتکردنی گەنجان بەردەوام بم ئەو مەبدەئی کە دەستم پێکردووە لە یەکەم ڕۆژە بڕوا بکە هەمان مەبدە لە دڵما ماوەتەوانێ هەوڵم داوە هیچ ڕۆژێ نە غروری بمگرێ نە تەماع بمگرێ و هەمیشە ژووتومە گرنگە کە تۆ بتوانی خزمەت بە گەنجی ئەم نیشتیمانەکەی گەنجانی ئەم نیشتیمانە خێر لە خۆ نەدیون دڵتەنگن نیگەرانن بۆیە من هەوڵەدەم لەم وەرزشەوە کە خولیایانە بتوانم خزمەتێکی بچووکیان پێ بکەم و هیوادارم خوای گەورە بەردەوامین پێ بدا لەوەی کە بتوانم خزمەتێک بێەوە بکەم شەو دوای کۆتایەتنی یارەکان پێتانەگەمەوە تاو کاتە گەرمانی نەمردین بەخواتان ئەسپێم وەتان بینەوە خۆتان